شوێنەوارە مێژووی و مۆزەخانە و ناوەندە کەلتوری و کەلەپوریەکان دەدرێت با کەرتی تایبەت. بەڕێوەبەری گشتی شوێنەواریش دەڵێت بۆ پەرەپێدانی ئەو شوێنانە دەمانەوێت بە یاسا پاڵپشتی کەرتی تایبەت بکەین بۆ ئەوەی ببێتە سەرچاوێکی تری داهات. ڕوئیامان وایە تێڕوانینمان وایە کە بتوانین کەرتی تایبەت بینە ناو سێکتەری کەلەپور و بە شێوەی ڕێنمایی و هەروەها یاسا ڕێکی بخەین ئەوە لەژێر چاودێری و ئەو مەرجانەی کە ئیداری شوێنەوار دایدنێ بیداتە خەڵک و ئەوان لە ڕێی خۆیان و وەپەی ئەو پلان و بەرنامەی کە ئێمە هەمانە سوودی لێ وەربگرن. ئەمە دەبێتە هۆی پاراستنی شوێنەوار و لە هەمان کاتدا ڕەخساندنی هەلی کار و بژاننەوەی کەلەپور و مێژووی دێرینی نەتەوە گەلە کەشمان. کەرتی گەشت و گوزار لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرێتن و سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزاریش ڕای دەگەێنێت. باوەشی لەگەڵ کەرتی تایبەت پلانمان هەیە ژمارەیەک پرۆژەی ستراتیژی و بەرفراوانی هاوشێوەی وڵاتان لە بواری گەشتیاری لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین. بۆ ئەوەی کەوە بەرهێنەری گەورە ڕابکێشین بۆ پرۆژەی گەشتیاری ئەوەیە کە دەبێت پرۆژەی گەشتیاری ئێمە کۆمەڵە زەوی گەشت و گوزاریمان هەیە کە بیخینە خزمەتی وە بەرهێنەر بە ڕێژەیەک بیدەینێ کە پرۆژەی نیشتەجێبوون یان پرۆژەی تیجاری یان پرۆژەی سنایی یان هە پرۆژێکی تری تیا بکە بۆ ئەوەی هاوکار بێ لە جێبەجێکردنی پرۆژە گەشتیارێکە. لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆر لا شوێنی گەشتیاری و شوێنەواری مێژووی لە هەرێمی کوردستان بوونی هەیە، بەڵام تا ئێستا نەبووە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش دەیەوێت لە ڕێگەی هەمواری یاسای ژمارە 5 جارێکی تر گرنگی بەو کەرتە بدرێت لە هەرێمی کوردستان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.